بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاوتان لەبێت و ئەم کاتەتان باش. ئازیزان، بە بۆنەی هاتنی دووەمین ساڵیادی ئاخێزێک بە ناوی شۆڕشی ژینە، بزوتنەوەیەک کە لە شاری سەقز و لە کوردستانەوە بەهۆی مەرگی ناجوانمەردانی ژینە دەستی پێکردووە لە ماوەیەکی کووردا سەر تاسەری ئێرانی گرتەوە، ئاخێزێک کە لە دژی هەڵاواردن و ئاپارتایدی جنسی و جەندەری لە دژی ژنان و بە ناوەڕۆکی پێشڕە و ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەیەوە سیمای کۆمەڵگای ئێرانی گۆڕی، مانگرتنێکی گشتی لەسەر تاسەری کوردستان هەروەک هەموو لایەک ئاگادارن ڕاگەیاندراوە وەک کۆمەڵێکی زۆر لە ڕێکخرا و ناوەندی مەدەنی، سیاسی و کۆمەڵایەتی و تایبەتەن ئەحزابی سیاسی نایاری ڕژیمی کۆماری ئیسلامیش پشتیوانیان لێ کردووە و داوایان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە کە یەکدەست و یەکگرتوانە بەشداری ئەم مانگرتنە بن. ئەم مانگرتنە هەروەک لە سەرەتاشدا باسم کرد ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان دیاری کراوە. ئێمە بۆ ئەم مەبەستەش لەم بەشە لە بەرنامەکەماندا داوامان کردووە لە بەڕێز هاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە تا لەم بەرنامە تایبەتدا بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ عادڵ، ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد و بەشدار بوون لەم بەرنامە تایبەتدا. سڵاو بۆ ئێوەش کاگەمیر، بۆ هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها سڵاویش بۆ بینەرانی بەرنامەکە. زۆر سپاس، بەخێر بێت. کاک عادڵ، با لێرەوە دەست پێ بکەین. هەروەک لە سەرەتادا باسمان کرد، ینی ئاماژەم پێدا کە ئەم بزوتنەوەی ژینە، شۆڕشی ژینە، بزوتنەوەی ژن-ژیان ئازادی کە چەخماخەکەی لە کوردستانەوە بە مەرگی حکوومەتی ژینای جوانە مەرگ لێوە لێدراوە، دواتر زۆر بە زووی سەر تاسەری ئێرانیشی گرتەوە. من پێم باشە ئەلێرەدا باس لێرە بکەین. ئەمە 2 ساڵ تێپەڕ دەبێت لەم بزوتنەوە بەرینە پرشکۆیەکە لە کوردستانەوە سەری هەڵدا. ئێوە ئەگە بتانەوێت ئەم بزوتنەوەیە پێناسەی بکەن، چۆنی پێناسە دەکەن؟ ئەوەی کە بە بزوتنەوەی ژینان ناسرا و جەنابیشتان فەرمووتان 2 ساڵی بەسەرا تێپەڕە بێ، سەرڕای ئەو زەمانە نسبەتەن دوور و درێژەش کە بەسەریدا تێپەڕ بووە، هێشتا گۆشە و زەوایای بەڕاستی نەدیترا و نەبووتراوی زۆرە. بۆ معنایە بزوتنەوەیەکە کە لە عومقی کۆمەلگایەکە سەری هەڵدا کە بۆ ماوەی 42 ساڵ لەژێر دیکتاتۆریەکی مەسەبیدا سەرکوت کرابوو. پێشتریش دیکتاتۆری پاشایەتی بەسەر یازاڵ بوو، مەبەستم کۆمەلگای ئێرانە. و ئەو بزوتنەوە سنەتیانەی کە لە هەموو کۆمەلگایەکە معمولەن سەر هەڵەدن و معمولەن مۆتۆری گۆڕانکاریشن بە شێوازی جۆرا و جۆر، وەکو بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی مامۆستایان، بزوتنەوەی خوێندکاری، قشری ڕۆشنبیر و تەنانەت لە زۆر شوێنی تر بە قودرەتی حیزبی سیاسی و هێزی پارتیزانی و لە مێژووی 100 ساڵی ڕابردووە نمونەوەشمان بووە گۆڕانکاریان بە وجود هێناوە، هەمووی قابلی پێشبینی بوون یا قابلی خوێندنەوەیەکی ئاسانتر بوو کە ئەگەر ئەوان کۆمەلگای ئێرانیان هەڵخڕاندایەت و گۆڕانکاریەکی بنەڕەتیان پێک بەهاوردایە، بۆ ئێمە مانەند و پێم وایە بۆ زۆر چاودێری تریش قابلی پێشبینی بوو کە ئەو پرسیارەیان لێکرا و بزوتنەوە چۆنە تۆزیحی بدەم بیان وتای بزوتنەوەی ژنان چۆنە، بزوتنەوەی خوێندکاری چۆنە، بزوتنەوەی کرێکاری لە ئێران مێژوەکی چۆنە و ئێستا لە چه کاراکتەرێ بەرخوردارەوە لە ئاخر. بەڵام کاتێ لەسەر بزوتنەوەی ژینا ئەو پرسیارەت لێ بکەن بڵێن تایبەتمەندیەکانی چییە، هەر چەندیش هەڵی بژمێری چەندانە تایبەتمەندی و خصوصیاتی ئەو بزوتنەوەیە، هێشتا هەموو شتێکمان لە مۆردیەوە نەوتووە. بۆیە ئەو شتانێک کە من عەرز دەکەم ئێستا لە نەزەری خۆمەوە ئەتوانێت بەشێک بێت لە تایبەتمەندی بزوتنەوەی ژینا کە ئێستا 2 ساڵی بەسەرا تێپەڕ بووە، بەڵام بە تۆری واقعی هەموو تایبەتمەندیەکان و هەموو ناسنامەی بزوتنەوەی ژینا تعریف ناکە. پێش هەموو شتێک من پێم وایە بزوتنەوەی ژینا بزوتنەوەیەک نەبوو کە لە ڕووی ڕق و تەنها لە ڕووی ڕق و قینا و دژایەتی کۆماری ئیسلامی سەری هەڵدا بێت. خۆتەزانی لە کۆمەلگایەکی
دیکتاتۆری و لەژێر حاکمیەتێکی سەرکوتگەری وەکو کۆماری ئیسلامی زۆر ئاسانە دانیشتوانی و کۆمەلگا ئەوەی لە سەریانایە ئەوەی کە ئارزوویانە دەست بەجێ حکوومەتی دەسەڵاتدار کە هەلومەرجەکەی خوڵقاندووە نایە لە گۆڕانکاری بەوجود بێنێ بڕۆنە ڕاستەخۆ شەڕی ئەو و ئەو وەکو هەدەفی ئەوەڵیان دیاری بکەن و بڵێن جارێ ئەو ڕژیمە بڕووکە دواتر دەچینە سوراغی هەموو کێشە کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئەوانەی تریش. بزوتنەوەی ژینا بە شێوەیەکی ئێستا بە تەواوی لە ئێمە ڕۆشن نییە، هەلە بدایەتەوە لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەکو مانعی ئەسڵی گۆڕانکاری دایەژێر هێرش و گشاری خۆی، بەڵام لە باری فەرهەنگی و لە باری کۆمەڵایەتی و تەنانەت باوەڕمەوەیە هێرشیشی کردە سەر پەیوەندی ئابوووریەکانیش، پەیوەندی چینایەتی بۆ نمونە خەڵکی هەژار و فەقیر حورمەتی ئەو بزوتنەوە پێبەخشین وەلاخر. ئەمە تایبەتمەندیە کە ئێمە لە هیچ بزوتنەوەیەکی کۆمەلگای مودەرنی ئێران کە مێژوەکەی زۆر بگەڕێنەوە 150 ساڵی تێپەڕناکە نەماندیوە. ینی ئەو دەورەی مودەرنیتە بە ئیستیلاح کە لە جیهان سەری هەڵدا و بنەوەی گەشتۆتە ئێران و وەکو گفتمانیەوە جەنابتان فەرمووتان پێشکەوتووی دموکراسی ئازادی خوازی مافی ژنەوەنە بەشێکن لە هویەتی جیهانی مۆدەرن بە ئیستیلاح هیچ وەخت لە ئێران بە شێوەیەکی سەرجەمگیر لەلایەن یەک بزوتنەوەی تایبەت و سەرجەمگیرەوە بۆ شێوە پێگیری نەکراون و مستەمەم سەرجەمگی پێگیری نەکراوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی بە تایبەت لە زەری بنەوە کە سەرجەمی کۆمەلگا و سەرجەمی نەهامەتیەکانی کۆمەلگای خستە ژێر گوشاری خۆیەوە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو هەندێک لەو شاید لە ئێدامەی ئەو بەسا هەندێک فەرزیە و پێشفەرزی کە لە لای زۆربەی ئێمە تەنانەت ئێمە شۆکەدژی ئەو دیکتاتۆریە بووی سەراوبن کرد. بوو نمونە بە ئێمەیان فێر کرده بوو ماوەیەکی زۆریا باوەڕشماڵەتە بۆ خۆمان پەیدا کرده بوو کە ئەبێت لە ناوچەیەکی وەکو کوردستان ناوچەیەکی دوورۆکراوی وەکو وڵاتی بەشێکی تری ئێران خۆی لە خۆیان ناتوانێت منبعی بزوتنەوەیەکی پێشکەوت و خواز بێت. لە کوردستانەوە ئەو بزوتنەوە سەری هەڵدا بۆ هێشتا لە زۆر کەس ڕۆشنیەوە چۆن بوو، ئەنی خوێندنەوەیەکی ئێستاش لەسەری نەکراوە چۆن بوو کە لە کوردستان بزوتنەوەی ژینە سەریالدا هەر ئێستاش کە ئێوە خەریکن بەرنامەدانێن و قسەی مانگرتە نەگرن تەداومەکەشی هەر لە کوردستان، یعنی ئێستا بۆ موتۆری هێشتنەوەی ئەو بزوتنەوە هەر کوردستانە. پەیوەندیەکانی تر وەڵامی و پرسیاری یەکەمت دوور و درێژ نەبێت، پەیوەندی بنەماڵەیی، پەیوەندی لەگەڵ ژن پێگەی منداڵ ژینگە پارێزی و کۆمەڵێ لەوانە تەنها بۆ بزوتنەوە ئەناسێتەوە. بزوتنەوە کلاسیکەکانی تر معمولەن مافی سنفی خۆیان و لەو جەمعە هیچ دیکتاتۆریەت و سەرکوب نەهێشتووە بڵاوە بکات و کۆمەلگا داگیر بکات، بەڵام بزوتنەوەی ژینا دەست بەجێ سەرجەمگیر بووە کۆمەلگای داگیر کردو ئەو بەها بە نرخانەی لەگەڵ خۆی هێنا. زۆر باشە کاک عادڵ، ئێوە دیارە زۆر بە جوانی باسل لە تایبەتمەندیەکانی کرد. دیارە بزوتنەوەی ژینا جیاواز بوو لەگەڵ ئەم ئاخێزی 96 و 98 و یەکێک لە تایبەتمەندیەکانی کە خۆشتان ئاماژدان پێدا ئەو بوو کە بزوتنەوەی ژینا لە کوردستانەوە سەری هەڵدا. دیارە ئەم بزوتنەوەیە هەتا ئێستاکەش بە شێوەی جۆراوجۆر هەر هاتوۆتە پێشێ. دیارە خاڵی لاوازیشی بووە و خاڵی بەهێزیشی بووە. پێم باشە لەسەر ئەمەش ئەگەر دەکرێت چەند قسەیەکشمان بۆ بکەی لەسەر خاڵی لاواز و بەهێزەکانی کامانە بوون و کاریگەریەکانی کە هەتا ئێستاکە چۆن بووە. بە باوەڕی من خاڵە بەهێزەکانی هەر ئەوە بوو لەو خواستە ئەوڵی خۆی لەو هەویەت و ناسنامە سەرەتایی خۆی پاشگەز نەبووتەوە، تینوتوانی لە دەست نەداوە. ئەوە ئەزانە بزوتنەوەکان سەر هەڵەدەن لە ماوەیەکە کە سەرکوت ئەکرێن یا بۆ خۆی هەڵسوڕاوان و چالاگوانانیان گۆڕانکاریان بەسەر دێن، نەسڵێکی تازە دێنە ناوی مەجموعی ئەوانە بێتە باعثەوەی کە بزوتنەوەکان لە دەورەیەکە گەشاکەن، دوایی لە گەشەبوون دامرکێنەوە تا سەر لە نوێ لە نەوەیەکی تیا بزوتنەوەیەکی تازە سەر هەڵبدا. ئەو خاڵی زۆر ئەرێنی و بە قووەتی بزوتنەوەی ژینا ئەوەیە کە بەردەوام بووە. بەردەوام من شکم لەوانە تەنانەت ڕاهبەران و ئەوانەی کە ڕێنوێنی مەیدانیەدەن ئەوانشی گۆڕاوە،
بەڵام سەرڕای ئەوە وەکو بزوتنەوەیەکی لێک پێکرا و لەگەڵ دەوری سەر هەڵدانەکەی هەروە لێرە درێژەی هەیە ئەوە خاڵێکی زۆر بەهێزیەتی یەکێکی ئەوە هەر ئەو خاڵە بەهێزەش ویژەگێکی تری پێبەخشە کە هەر خاڵی بەهێزیەتی ئەوەیە کە زۆر وابەستە بە یەک سەرکردایەتی نییە وازانە بزوتنەوەکان بەش زۆربەی کاتی دا ئەمریکێنەوە لەبەرەوەی کە سەرکردایەتەکان ئەگرن یا کەسێکی زۆر جاری بەڕاستی تەنایی یەک تاکە کەسێکی ئەوەی پێڵەن ڕاهبەری پراگماتیست لە ڕاستیا قەرارەگە ڕاهبەرەکەی نامێنێتیاچێ یان بە هەر شێوەیەکی لێدە یەکسەرە بزوتنەوەکەش تەسیری منفی وەرەگرێت و دا ئەمریکا بەڵام ئەو بزوتنەوە ڕاهبەریەکی سەیاری بوو ئەوە بەڕاستی ئەو شتێکی تازەیە ئێمە لە نەماندیوە ئەو بزوتنەوە ڕاهبەریەکی سەیار بوو بە کەسایەتیەکەوە نەناسراوە تەنانە بە چەند کەسیشەوە نەناسراوە خۆی دوور ڕاگەر ئێستا ناڵێم زۆر بە تەرحێکی داڕێژراوە ئەو کارێکە ئەمەلەن وای لێ هادلانی کەم بەڵام کارێکی نەکرد ڕاهبەریەکی یەکدەست و جبنی هەبێ و وابەستە بێ بۆ ڕاهبەریەکەی نەمێنێ بزوتنەوە کرد وەکو ماڵێکی کارتۆنی بەستەریەکە بڕوخێ ئەوە لە شکلی مۆدرنترین و پێشکەوتوترین سازمانی یا بزوتنەوەی جیهانی ئیمڕۆ ئەیبینین تەنانەتەوە بەراوردی بکەن لەگەڵ حزبی مدرن ئێستا ئاڵێن ئەویش ڕاهبەریەکەی نابێت زۆر وابەستە بێ حزبەکە زۆر وابەستی بە ڕاهبەریەکەی ئەوێ ڕاهبەریەک بێ زۆر بە ئاسانی لە هەموو بەشەکانی حزبەکەی کار بکە تەنانەت دەگەر ڕاهبەریەکەشی ئاسویدی حزب لە جێی خۆی بمێنێتەوە ئەوە لەسەر بزوتنەوەیەکیش ئەو شەرت و شروتە دانن بۆ ڕەمزی مۆفەقەتی بەڵام زۆر کەم اتفاق کەوتووە کە بزوتنەوەیەک تەنانەت حزبێکیش بتوانێت ئەم شەرتە بەجێ بێنێ بزوتنەوەی ژینە ئەو شەرتەی بە شێوەیەکی زۆر سروشتی نەدەست بەجێهێنا نقطەی لاوازی ئەگە یەکێکی بڵێن پێڕاناگەین بکەنە کاتەکەکەم بێ بە باوەڕی من ئەوەیە نەیتوانی پەیوەندیەکی ئەمێق لەگەڵ بزوتنەوە کلاسیکەکان بەرقەرار بکە یعنی ئێستا لە ئێمە ڕۆشنیە بزوتنەوەی ژنا بزوتنەوەیکی سەرجەمگیر بوو هەموو بزوتنەوە کلاسیکەکان پێشتیوانیان لێکە بزوتنەوەی ژنا بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی خوێندکاری بەڵام ئێستا لە ئێمە ڕۆشنیە دەقاودەق ئەو پەیوەندیە چۆن پێکەوە گرێدراوە ئاگە پەیوەندیەکی ئەستراتیژیکە ئایا بۆ نمونە بزوتنەوەی ژینا هاتوو ئەوانەی لەگەڵ لەناو خۆیان ئەدغام کردووە ئێمە قسە لە پێکێنانی یەک بزوتنەوەی یەکدەست کە لە چەند بزوتنەوە پێکاتووە لەو بزوتنەوە کلاسیکانە پێکاتووە قساکەین یاوەی کە لە بزوتنەوەیەکی تازە خەریکین قساکەی لە کۆمەلگای ئێران و کوردستان کە ئەو بزوتنەوە کلاسیکانە ئۆتۆریتەی ئەو بزوتنەوە تازەیان قبول کردووە و چوونەتە ژێر چەتری هێشتا ئەومان لێ ڕۆشنیە لەبەرەوەی کە دەسڕەسیمان بە کۆمەلگاکەی خۆمان نییە بە ئاسانی بڕۆین خوێندنەوەی لەسەر بکەین حەدس و گومان و تیۆر و تەحلیل ئەتوانین بڵین کامیانە بەڵام ئێستا ئەومان کە لێ ڕۆشن نییە ئەتوانێت ئەوە ببێتە بایستی ئەوەی کە هاوگرایی هاوسوی بۆ شێوەی کە پێویستە لە بینی خەباتی ڕۆژانەی بزوتنەوە کلاسیکەکان لەگەڵ بزوتنەوەی ژینا بۆ شێوەی کە پێویستە یەک نەری بۆ نمونەگە کرێکارانمان ئەگرێن ئێمە لێمان ڕۆشن نەبێ بزوتنەوەی ژینا چۆن لەو مانگرتنی کرێکاریە پشتیوانیەکە یا عکسەکەی چونکە بزوتنەوەی ژینا عەزم کردی بزوتنەوەیەکی جەماوەری سەرجەمگیرە لە کاتێکە بزوتنەوە کلاسیکەکان بزوتنەوەی قشرێک و چینێک و توێژێکی تایبەتی کۆمەلگا یا کرێکاران یا ژنان یا وەلاخر چۆن ئەو پەیوەندیە بەرقەرار بێ لێمان ڕۆشنیە ئەتوانێت لەو ناڕۆشنیە ئەو ببێتە خاڵێکی لاواز لە داهاتووەکەی وادان وەڵبەتە ئەو پتانسیێلی لە بزوتنەوە کە هەیە ئەوەش حەل بکە زۆر باش کاک عادڵی وەشارەتان بە خاڵێکی زۆر گرین کرد و پێم باشە لێرەدا ئەمەش ئەگەر بکرێ قسەی لەسەر بکەین هەروەک خۆشتان بەباشی و بە دروستی ئاماژتان پێدا دیارە بزوتنەوەی ژینە زۆر سەرجەم بوو هەموو بزوتنەوەکانی کەی لەگەڵ بووە ئیشارەتان بە بزوتنەوەی ژنان کرد بزوتنەوەی کرێکاری کرد دانیشتوویان بەڵام هەروەک خۆشتان بە دروستی وتتان کە دیارە ئەم بزوتنەوەیە خاوەنی ڕێبەریەکی یەکدەست و بەهێز و منیژەوە بڵم کە سەربەخۆ نەبوو باشە پێتان وانە دیارە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیشی کە بزوتنەوەی ژینە هەڵبەت بەو گڕۆتینەی ئەوەڵکە نیە بەڵام بە شێوەی جۆراوجۆر تا ئێستا بەبێ ڕێبەریەکی یەکدەست هاتوۆتە پێش کاتی ئەمە نییە کە ئێستا ئێمە ئەم بزوتنەوەیە ڕێبەریەکی یەکدەستی وشیار و بەهێزی بۆ ئەم شۆڕشە ببێت و بۆی دروست بکات پرسیارەکە ئەوەیە ئایا بەڕاستی ئەوەی پێویستە زۆر مطمئن نیم کە ئێستا پێویستی بزوتنەوەی ژیناوەیە ڕاهبەریەکی یەکدەستی بێ
ئەزم کردی جیهانی نوێ کۆمەلگای نوێ بۆ تایبەتمەندیانەوە کە هەیەتین ئیلزامەن یەک ڕەهبەری یەکدەست ڕێگە چارە نیە، تەنانەت ڕێگبەری یەکدەست دەتوانێت بزوتنەوەکە بەرەوکزیش بەرێ. ئەوەت ئەرزکەم ئێمە لە پەیوەندیە کۆمەڵایەتەکان نازانی کۆمەلگای ئێران گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەتوانین بڵێت تەنانەت نەسێست نەسڵ چوان نەسڵیش بە کۆمەلگای ئەو سەردەمەی کە شۆڕشی 57 کرا ئێستا هاتوون و واردی بازاڕی کار و خوێندگاکان و ئەوانە بوون. ئەمە زۆرتر و لەگەڵ جیهانێکی مۆدرن و تازە بارهاتوون لە عەسری ئینتەرنێت و هۆشی مەسنوعی و پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە و پەیوەندی دنیای مەجازی و ئەو شتانە بارهاتوون. ئەمانە هوڤیەتێکی سربەخۆیان هەر لە منداڵیەوە تێدا گەشەی کردووە، یعنی هوڤیەتێکە ئۆتۆریتە بەڕاحەتی قبوڵ ناکەن. سەردەمی زووتر پێش لەم دەورەی نوێی جیهانی نوێیە قبوڵی ئۆتۆریتە بۆ خۆی نقطە زەعف نەبوو، نقطە قوت بوو. هەر لە بوو نمونە بۆ ئۆتۆریتەی دەوڵەت، ئۆتۆریتەی عەرزی خزمەتکەم لە بنەماڵی ئۆتۆریتەی باو قبولکردن، تەنانەت بە ژنانیانەوە ئۆتۆریتەی پیا قبولکردن، ئۆتۆریتەی ڕیشسپیانی دێ و میرزای دێ و هەموو ئەوانەیە کە مناسباتی کۆمەلگای پێشتر بوون. ئەو قبوڵی ئۆتۆریتە بۆ خۆی خاڵی بەهێز بوو، یان وەدەوە تەرەف حورمەت ئەگرێ، یان پیاوچاکانی دێ پێ نازانم حتەنانەت کەسێک پزیشک وایە حورمەتێکی تایبەتیتری بوو، نەخۆش خۆی لە کەمتر لە پزیشکە زانی، یان ئەچوی بۆ کارێکی ئیداریت بۆ کەسەی دیکە لەسەر کورسی دەسەڵات بوو ئەو حورمەتێکی تری بوو، تۆ بۆ خۆت لەو بە کەمتر ئەزانی وە لە ئاخر و هەموو پەیوەندیانەی پەیوەندیکی نەوە هێراشیکە لە کۆمەلگا بوو. بەڵام ئەو چەند نەسڵەی دوای شۆڕشی 57 لەگەڵ ئەو دنیا تازە بارهاتوون تربیەت بوون ئۆتۆریتە قبوڵ ناکەن. دێ ئەوانش ئێستا بزوتنەوەی ژینایان شکل پێداوە، ئەوانە ئۆتۆریتەی ڕەهبەری یەکدەست قبوڵ ناکەن. بۆیە وەختی ئەڵێم سەیارە معنایەوەی لەوانەیە ئێستا لە دەورەی سەرهەڵدانەکەی تعدادی ڕەهبەرانی مەیدانی لەوێ بوو بێتن خەڵکی ڕاپەڕی و ئۆتۆریتە و عەرزی ڕێنوێنی و ڕەهبەرانەیان قبول کرد بێ، بەڵام ئیلزامەن ئێستا بڕۆلیان بپرسی ئەڵێن ئێمە جەمعێکی ترمان لەناو خۆمانە وەکو ڕابەر هەڵبژاردووە. ئەنێ ڕەهبەر بوون وەکوی کە کلاسیکەن پێوتە ڕەهبەری قەوی یا منسجم، ڕەهبەری بە ئۆتۆریتە، لای ئەمان شتی خراپە لای ئەو نەسڵە، ئەوەمان پێ ئەڵێ لانی کەم ئەو مشاهدات. ئەمە خراپە، ڕەهبەری بە قووەت و ڕەهبەری بە ئۆتۆریتە و ڕەهبەری تەوانا اتفاقەن ئەوەی بۆ دەورەیەک کە کارگەری هەیە ڕەهبەریەکە دواتر مادام العمر نییە ممکنە لەناو هەر بزوتنەوەکە چالاکانی بزوتنەوەکە تەفێکی تر سەر هەڵ بدەن ڕەهبەریەکە بکەن. بۆ ڕەهبەری بۆ نمونە تاکە کەس نییە. من لە بیرم دێ زۆر بەباشی دەورەی کە بزوتنەوەکە سەری هەڵدا زۆر کەس تەنانەت لە کەسانی پێشکەوتوو و کەسانی چەپ ئەیان وت خاڵی لاوازی ئەو شۆڕشە ئەوەیە تاکە کەسە یا شەخسیەتێک لە ڕەسیان نییە. نمونەیان هێنایان هەموو شۆڕشەکانی مێژووی بەشەریەت بەتایبەت لە 100 ساڵی ڕابردووە ڕەهبەرێک لەسەرەوەی بۆ یەک فەرد هویەتی بەخسیوە بە شۆڕشەکە ئەو شۆڕشە ئەو بزوتنەوەی پێشکەوتوخوازی بووە، مەسەبی بووە، لیبرالی بووە، یا هەرچی بووە، یان بۆ لە ئینقلابی ئۆکتۆبر لینینمان بووە، لە فیدل کاسترۆمان بووە لە کوبا، ماوۆمان بووە لە چین، لە ئێران خومێنی ها لە فلانە کۆڵێن نمونەی ئەویان هێناوە یان بەوەی کە خەڵک جەمەکاتەوە بە ڕەهبەر بێ ماهیەتی ڕەهبەرێکێتیەوە قەزێکی ترە کەچی شۆڕشی ژینا بەبێ تەوەجۆ وە سەرنج لێدان لەو وتارانە ڕەهبەری چاوەڕێی ڕەهبەرێکی تاکە کەس و یا چەند کەس تەنانەت بە ئۆتۆریتە و کە عەقڵی جەمعی ئەوان بێ ئەوەی لەوە لایدا ئەوە سونەت شکەنیەک بوو کە بەڕاستی جێگای پێزانینە و جێگای خوێندنەوەشە کە چۆن بوو ئەو کۆمەلگا ئەو نەسڵە تازانە توانیان ئەو سونەت شکەنیە بکەن شتێ بە ئێمە بڵێن کە ئێمە لە مێشکی خۆشمانە نەشمانە وێرا بیریشی لێ بکەینەوە. زۆر باشە کاک عادڵ بە بینە سەر کوردستانیش دیارە بە درێژایی تەمەنی دەسەڵاتدارێتی جمهوری ئیسلامی هەتا ئێستاکە هەمووی هەر جەنایەت و کوشت و کوشتار بووە و ئەگە بینە سەر ئەم بزوتنەوەیش هەتاکو ئێستا کە هەر جۆرێکە لە قسەکانماندا باسمان کرد بە شێوەی جۆرا جۆر هەتا ئێستا هەر هاتوۆتە پێش سەرڕای ئەو هەمووە سەرکوت و سەرڕای ئەو هەمووە گوشار و زەختەی تایبەتەن لەسەر ژنان و لاوان هەیە
بەڵام زۆر خۆراگرێکی بێوێنە لەم کۆمەلگادا هەیەوە ئەم جیلی نوێ کە ئێوە خۆتان بەباشی ئشارەتان پێکرد زۆر خۆراگر و بۆیرانە تا ئێستا ڕاوەستان بەڵام ئەگەر بینە سەر ئەمە کۆماری ئیسلامی زۆر زیاتر تیشکی خسۆتە سەر کوردستان زۆر میلیتاریزەی دەکا ئاگاداریشن لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستی کردووە بە گرتن و دەستگیرکردنی خەڵک لە کوردستان یعنی تەنانەت دەست لە هیچ شتێک ناپارێزێت خۆشتان کە زۆر بەباشی دەزانن تایبەتەن ئێستا گوشارێکی زۆریشی خسۆتە سەر حیزبە سیاسیەکانی کوردستان لە دانیشتووی باشوور و داوای لێکردوون کە دەبێت کەمپەکانیان ڕابگوێزن و شوێنێکی کە بۆ خۆیان دیاری کردووە بچنە ئەوێ پێم باشە لەسەر ئامەش قسە بکەین کۆماری ئیسلامی ئەم هەموو نیگەرانی و ترسەی لە کوردستان و ئەم حیزبە سیاسیانە چییە؟ خوێندنەوەی ئێوە چییە لەم بارەوە؟ لە خۆمە پرسم بڕێژاڵێم ئەگەر ئێستا من لە جێگای کۆماری ئیسلامی بم پێم خۆش بێ ئەو بزوتنەوە لەوە زیاتر گەشە نەستێنێ چیەکەم یعنی ئەگەر لە ئۆتاقی فکری کۆماری ئیسلامی ئێستا یەک لەحزە تەجەسومی کە ئێمەمانەن دانیشین چ دەکەین کە نێڵین ئەو بزوتنەوە ئەوە ویژەگی و چەندین ویژەگی تیش کە نامان لێ بردن سەریاڵداوە بوونی من وەکو کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی غیرە مەشروع نەخاتە لەوە زیاتر ژێرمەترسی یەکەمین شت ئەوەیە کە بزانم سەرچاوەی سەرهەڵدانی بزوتنەوەکە کوێیە هەموو ئستراتێژی هەموو شوێنە ئاوا بیرەکەنەوانی لە دەسەڵاتانەوانی کە پێیان خۆشە بە شێوەیەکی علمی لە مەسەلە بکۆڵنەوەڵەن سەرچاوەکەی کوێیە دەی سەرچاوەکەی لە هەم لە توێژی کۆمەڵایەتیە بە شوێنی ئاگەڕن کام قشری کۆمەڵایەتی کام لە ئەندامانی و کۆمەلگان کە ئەو شۆڕشەکەیان ڕێخستووە ئێتە سەرکردەکانیان فعالینیان وەلاخر ئەوە یەکێک لە سەرچاوەکەی بوون مناڵێنەوە لاوان بوون یا ژنان بوون یا تەرکیبێ لەوانە بوون یا ئەڵێن خەڵکی حاشەنشین بوون یا هەر هەموو ئەو تەیفان دەڕۆن ئەو تەیفەی ئەو توێژە کۆمەڵایەتیانە کە بوون لابد ئێمەش بووین ئەچوینەوانەمان شناساییەکرد ئەوە یەک دوو ئەچوین شوێنی جۆغرافیاییشمان شناساییەکرد ئەنی لە کام ناوچە لە کام شار لە کام ئۆستان ئێستا قسەی ئێرانەکەین سەری هەڵداوە و دوای ئەمان خوێن دەماوت بۆ لەوێ و دواتریش پرسیارێکمانەکرد ئەماوت چ شتێکە تین و توان لەو بزوتنەوە هێڵێتەوە تەداومەکەی مسۆگەرەکە بە ئێسلا ئەو پرسیارشمان لە خۆمانەکرد دەی ئەگەر جوابی ئەم پرسیارانە لە مووقعەتی تەنانەت دەسەڵاتی شەو بدەینەوە متوەجه ئەبین کە کوردستان هەموو ئەو وەڵامی ئەو پرسیارانە لە کوردستان پەیداکە ئەگەر وەکو دەسەڵاتێکی سەرکوتگەر کە خۆت لە مەترسیا بینی وەڵامی پرسیارەکەت هەموو تۆ ڕاکێشە بۆ کوردستان تەبێتن ئەڵم ڕایکێشە بۆ کوردستان مەبەستمەوە نیە تەنها کوردستان بەڵکو قسەی سەرچاوە یا مۆتۆری ئەسلی ئەنرژی ئەسلی ئەوکێ تۆ ڕاکێشە بەرەو کوردستان تەبێعەتەن تەمەرکوزی دەستگای سەر ئەبێتە ئەوێ کە ئەو سەرچاوە کوێر بکەیتەوە ئەزانی کە لە شوێنێکی تر یا سەرهەڵنادا یان لانیکەم بەم زوانە سەرهەڵنادا ئێستا کوردستان بە باوەڕی من کۆتۆتە ژێر ئەو گوشار و زەختەوەی کە ئێوە ئشارەتان پێکرد بۆ دەلیلەی سەرچاوەی سەرهەڵدانی بزوتنەوەکە بوو و بەو دەلیلەی کە شوێنی بەردەوام هێشتنەوەی بزوتنەوەکەیە و جا قسەکەی پرسیاری بعدی ئەوەیە دەی باشە ئەو خەڵکی ئەو ناوچەیە دارای چ ناسنامە و کەسایەتیەک و خصوصیاتێکن کە توانیویانە بزوتنەوەکە ساز بدەن یا جیخەکەی لێ بدەن و چۆنە ئەوان ڕایان گرتووە من لێرە چەند گفتمان پێم خۆشە ڕەت بکەمەوە یەکێکیان ئەوەیە ئەمە بە ڕسمیت ناناسێ ئەڵێ کولەن کوردستان دارە هیچ تایبەتمەندیەک نییە خەباتی ئەو ناوچەیەشی هیچ پەیوەندیەکی لەگەڵ سەرهەڵدانی بزوتنەوەی ژینا نەبوو شتێکی اتفاقی بوو ژینا بۆ خۆی لەو ناوچە ئەژیا و لە تاران بوو ئەو اتفاقە ئەشتوانی بۆ هەر کەسی تر بکەوێت و بۆ کوردستانیش هیچ نەخشێکی بەرجستە لە شوێنەکانی تری نەبوو بۆیە هەر قبولیشی ناکەن بۆ نمونە لە بزوتنەوەی ناو ببەن لە بزوتنەوەی ژنژیان ئازادە یا بزوتنەوەی ژینا یاشتێ بە تارێخی بە ئیسلا بزوتنەوەکە ناو لێبن ئەوە گفتمانێکی کە زۆرتر پێشیان ناخۆشە کوردستان بێتە بەرەو زۆرتر ناسیۆنالیستەکانی ئێران پانئیناریستەکان و ئەوانە ئەویان پێخراپە ئەڵێن ئەوە کولەن هویەتی یەکپارچەی ملەتی ئێرانە باتە ژێر پرسیار
ئەو گفتمانە ڕەدەکەنەوە. ڕوانگەیەکی تر هەیە ئەڵێ کوردستان نەخشێکی ئەوتۆی نەبووە، نەخشی ئەو نەخشی بووە کە ناوچەکانی تر بوویەتی نابێ ئەوە بەجەستە بکرێتەوە، چونکە ئەوە لەتما ئەدا لە خەباتێکی سەراسەری کە ئێمە پێویستیمان پێ ئەو خەباتە سەراسەریە بەرەساسی نەک ئەو ناوچانە تەنانەت نەتەنها هویەتی جنسیەتی وەکو ژنان و لاوان و یا هویەتی تەمەنی ئەوانە هیچ تایبەتمەندیەک نییە و خەڵکی ئێران وەکو خەڵکانێکی ئازادی خواست ئەوە ناپەڕی وێن و ئەوە زۆرتر چەپی سنەتی ئێران پشتیوانی لێکاڵێن نابێت زۆرتر لەسەر ویژەگی ئەم ناوچە ئەو ناوچە ئەو توێژی کۆمەڵایەتی ناوبێن، چونکەەوە لەوانەیە لەتمە لە هاوپشتی چینایەتی بدا. ڕوانگەیەکی سێمیش هەیە پێگەی کوردستان بە شێوەیەکی ڕاغامیز بەدەستا ئەکاتەوەڵێ کوردستان خەڵکەکەی تایبەتیە، عەقڵ و شعوری سیاسیان لەسەرەوەیە لەباری حتا تەنانە لە شنەوە ئێفراتیڵی نژادیان نژادێکی بەرترە و لەم کوردستان لە ئێران جیاکاتەوە و ویژەگی بە خەڵکی کوردستانە دانێک کە گویا ئەو شتانی لە کوردستان وتراسەنە نامۆیە لە بەشەکانی تری ئێران و ئەمە زۆرتر ناسیۆنالیزمی کوردستانی بە ئێستلا نوێنەرایەتی ئەکات و هاوکاتی ئەڵبەتە لە شوێنی تر زۆرتر لەسەر هویەتی ئێرانی ئەوانە پاششاریەکە، بەڵام ئەو ویژەگەی کە ئێمە لێرە قسەی لێواکەین بۆ کوردستان بە ڕسمیەت ناناسێت. ڕوانگەیەکی تریشمانەیە ڕوانگەی چوارم کە من زۆر خۆم بۆ نزیکتر ئەزانم ئەگەرچی ڕەخنەشم بنەوەی لێ هەیە ئەوەیە ئەو تایبەتمەندیە بۆ بزوتنەوەی کوردستان بە ڕسمی ئەناسێ و پێی وایە لە کوردستان و سەرهەڵدانی ئەو بزوتنەوەی ئەبینرێ، بەڵام کەماکان پەیوانیە هەموو شتێک بە کوردستانەوە بەسراوە و ئەوت لەوە کوردستان لەوە زیاتر تایبەتمەندی نییە و زۆر ناچێت لە کۆڵێتەوە لە تایبەتمەندیەکانی ئەگەرچی بە ڕسمیەتیشانە ناسێ کەەوە زۆرتر لە بزوتنەوەی چەپی پێشخۆتخوازی خودی کوردستان سەرچاوە ئاگرێ. من بە باوەڕی من ئەوەیە لە خەڵکی کوردستان نە بە خاتری هویەتی ئەوەی کە ئەوترێ نەتەوایەتیان یان ئەوەی کە بە ئێسلا خشتێکی زۆر ژیرتر لە خەڵکی ترن نا، بۆ دەلیلە سادە لە ماوەی چەند ساڵی تەمەنی کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان تەجربەیان کردووە کە یەکگرتوو بن باشتر ئەتوانن مۆفەق بن لە دژی دوژمنیان. ئێمە دەقاودەق نازانی چۆن ئەو مۆفەقەتان بەدەستێنا، بەڵام ناسنامەیەکی هاوبەشی خەبات لە لای خەڵکی کوردستان دروست بووە کە ئەو هاو خەباتیە ئەو حسی هاوچارە نووسە هەموو کۆمەلگا بەسیجەکە ئەوی پێڵێن بەسیجی کۆمەڵایەتیە بەسیجی عمومی. ئێوە پێشتر لە بەرنامەکە فەرمووتان مانگرتنی گشتی، مانگرتنی گشتی یانی چی؟ یانی فەراخانەکەی کە ئەدرێ هەموو گشت کۆمەلگا مانەگرێ، لەباش گشت کۆمەلگا بۆ مانەگرێ لەبەرەوەی کە حسێکی هاوبەش لە ناویانە هەیە. بۆ لە بەشێکی تری ئێرانیا لە ناوچەیەکی تر ئەوە ناکرێت لەبەرەوەی هێشتا لە خەباتی ئەو ناوچانەی تر ئەو حسی خەباتی هاوبەشە شکلی نەگرتووە. مانگرتنی شەرت نییە بەڕاستی، ژینگە پارێزرێ گیان لە دەست ئەدا تەواوی کۆمەلگا هەڵەخڕۆشێت و ماتەمیندایەگرێت و ناڕەزایەتی دەرەبێت وە لە ئاخر هویەتێکی هاوبەشی خەبات کە ئەلزامەن بە هویەتی نەتەوەییە و نەبەسراوە بەڕاستی یا هویەتی سنی یا جنسیەتیەوە، بەڵکو هویەتێکی کۆمەڵایەتی و هویەتێکی مبارزاتیە. ئەوە چۆن دروست بووە؟ ئەوە جوابێکی دقیقم بۆی نییە، چونکە بێت لە کۆمەلگا لێ بکۆڵیتەوە بڕۆیتە شارەکان بچیت ناو فعالینی ئەو ئەرسانە لەوێ بۆ دەربکەوێت کە ئەو کۆمەلگا بۆ ئەو هویەتەی بەوجود تێناوە. لەم نەزەرەوە بە کورتی جوابەکەمەوەی کۆماری ئیسلامی هێرشەکەی کاتە سەر کوردستان. زۆر باشە کاک عادڵ، هەر وەک لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان لەلایەن ڕێکخرا و ناوەندەکانی لایەنگری مافەکانی مرۆڤ مانگرتنێکی گشتی دیاری کراوە کە ئەم ڕۆژە کوردستان ئەم مانگرتنە بەسەربەوە حیزبە سیاسیەکانیش وانی کە دژبەری ڕژیمی جمهوری ئیسلامین هەمویان پشتیوانیان لێکردی و هاتوونەتە پێش ئەم بانگەوازەوە. بەڕێستان داواتان یا چاوەڕوانیتان لە بڵێن هەڵسوراوانی سیاسی مەدەنی لە ئەم ڕێکخراوانی کە ئێستا باسمان کرد لە بڵێن خودی ئەو ناوەندانی کە لایەنگری مافەکانی مرۆڤن، داوا و چاوەڕوانیتان چییە کە ڕۆژی یەکشەمبە ئەم مانگرتنە بە سەرکەوتن بگات و ئامانجەکانی خۆی بپێکێت؟ دەبێت چی بکرێت؟ تەبیعەتە من ناتوانم لەو مۆقعیەتەنانین بۆ بزوتنەوە بۆ تایبەتمەندیانەوە ناوم لێ بردن من ڕێنوێنی بکە. من هیچ گومانم لەوانە ئەو ویژەگیانە کە لێرە هەڵمان بژاردنووتمان ئەوە تایبەت بە کوردستانە ئەوە معنای ئەوەیە ئەوەی کە من ناوم لێ برهویەت و ناسنامەی مبارزاتی هاوبەش ئەوە کارایی و ئەرکی خۆی ئێسش بەجێ دێنێ.
من بە تامەزرۆوە زۆر بە تاسەوە چاوەڕێ بم کە ئەو سنەتی مبارزاتیە ئەو ناسنامەیە کە عەرزم کردی لە خەڵکی کوردستانرا ئەبینێ لاپەڕەیەکی نوێ لەو تایبەتمەندیانێکە هەیەی تۆمار بکە. یعنی جارێکی تر ئێمە بە چاوێکی شانازیەوە چاو لەو لاپەڕێ مێژوویە بکەین کە ئێستا ئاخۆڵقێت جارێکی تر منمانەندە افتخاری ئەوەی بێ لە بەردوربینەکە بۆستم و بڵێم کە ئەو بزوتنەوەی خەڵکی کوردستان چەندە نەتەنها لە ئاستی ئێران لە ئاستی جیهانە پێشکەوتووە وتوانیوێتی بە شێوەیە کە دڕندەترین حکوومەتی سەردەم کۆماری ئیسلامی ناتوانێت لە بەرامبەر ئەو شێوازە خەباتە کارێک بکە. ئەویش شێوازی بەسیجی کۆمەڵایەتیە. بەسیجی کۆمەڵایەتی ئەتوانێت مانگرتنیەکی گشتی بێ، ئەتوانێت تەحەسونێک بێ، ئەتوانێت ڕژانە ناو خیابانێک بێ، بەڵام ئەوەی کە ڕەمزی مۆفەقیەتێتی ئەوەیە کە یەکدەستە هەموو کۆمەلگا دێنێتە مەیدان، مامۆستا، ژن، کرێکار، خوێندکار، کەسانی ئیداری وەلا ئاخر. ئەمە معنای ئەوەیە کە ئێمە ئێستا بەرنامە زەبتەکەین چەند سەعاتێکی تر کاتی مانگرتنەکە دێ ئەبێ ببینین کە چۆن ئەم ڕەوشە لە خەبات و تێکۆشان جارێکی تر دەتوانێت بە ئێمە مانەند و بە تواوی جیهان فێر بکە خەبات لە دژی حکوومەتێکی سەرکوتگەر چۆن ئەتوانێت بەڕێوە بچێت و ئەمە سەرایەت بکە بە بەشەکانی تری ئێرانیش. من پێم وایە ئەگەری نییە سەرکەوتوەکەی بەڕاستی بە مسۆگە دەزانم کاتێک موفەقە بێت ئەو کاتەیە بەشەکانی ئێران و هەسوڕاوانی سیاسی لە بەشەکانی تری ئێرانیش ئۆلگوی لێ وەرەگرن و ئێمە بێ چاوەڕێ بین ئەم جارە کوردستان بەڕاستی ببێتە چرا و ڕێگای خەباتی هەموو ئازادی خوازان لە بەشەکانی تری ئێرانیش. بڵێ کاک عادڵ، من زۆر داوای لێبوردن دەکەم چون بەداخەوە بەرنامەکەمان کاتەکەی زۆر کەمە، زۆر پێخۆش دەبوو لەسەر ئەمە زیاتر قسە و باسمان هەبێت. بەڵام لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەزانن قسەیەک یا خاڵێکی نەوتراوەتان هەیە فەرموون ئاماژەی پێ بدەن. من لەوە زیاتر قسێک نییە کاگەمیر، هیوادارم و مانگرتنە بە سەرکەوتوانە کۆتایی بێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عادڵ ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر خۆشحاڵ کردین کە لەم بەرنامە تایبەتەدا بەشدار بوون. زۆر سپاس بێوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز، زۆر سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بە دڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش.